ئەو عێراقی پارتی و یەکێتی بەنیازی بوون بە ڕیفراندۆمێکی سەقەت ببن بە دراوسەی ئێستا بە ئەنجامێکی ساختە و دەنگ و ئیرادەی دزراوی خەڵکی کوردستان بووە بەڕێی بازاڕ بۆیان و ماڵی سەرکردە و مەرجەعی شیعە نەماوە سەری پیانەکەن و بۆ ماچکردنی شان و ملیان نەچەمێنەوە. لە دوای ڕاگەیاندنی ئەنجامی هەڵبژاردنە پارلەمانیەکەی عێراق ناوخۆی هەرێمی کوردستان زیاتر لە یەکترازا و پەرتەوازەیە و هێندەی دیکە ناکۆکیە سیاسیەکان قوڵتر و لە یەک دوورکەوتنەوەی هێزە کوردستانیەکان زیاتر بووە. ئەوەی لەم نێوەندەدا گرنگە ئەوەیە کە پارتی و یەکێتی لە ڕێگەی ئەم ساختەکاریە گەورە و بێڕەزایەوە دەیانەوێ خەڵکی کوردستان بە جۆرێک بێهیوا بکرێن کە هیچ متمانەیەکیان بە هەڵبژاردن و گۆڕانکاری نەبێ لە ڕێگەی سندوقەکانی دەنگدانەوە کە لە ئێستادا تاکە ڕێگەی گۆڕانکاریە لە دەسەڵات و سیستەمی سیاسی وڵاتدا. بە بڕوای بەشێک لە شارەزایانی سیاسی حیزبە خۆسەپێنەکانی هەرێمی کوردستان هەموو ڕێگەیەک دەگرنە بەر بۆ بێهیواکردنی خەڵکی کوردستان وەک لە دوای ڕاگەیاندنی ئەنجامەکانی هەڵبژاردنەوە هەسی پێدەکرێت و ئەوەش ئەو ڕێگە و پلانەیە کە پارتی و یەکێتی لە دەسەڵاتدا دەهێڵێتەوە. چاودێران دەڵێن بێهیوابوونی خەڵک بەتایبەتیش خەڵکی ناڕازی و تووڕە لە هەڵبژاردنەکان یەکسانە بە مانەوەی پارتی و یەکێتی لە دەسەڵاتدا کە دوجار مانەوەی ئەو حیزبانەش یەکسانە بە درێژەکێشانی 27 ساڵ شکست و برسێتی و بێکاری و دزی و گەندەڵی و شکاندنی شکۆی تاکی کورد و لە دەستدانی بەش بە بەشی خاکی کوردستان. ئێستا کە بەرەیەکی ناڕازی لە هەرێمی کوردستان دژ بە ساختەچێتی دوو هێزی شکست خواردوو دروست بووە کە بە دەنگی دزراوی خەڵکەوە هەڵپەی گەڕانەوەیانە بۆ بەغدا، هەرێمی کوردستان پێی ناوەتە قۆناغێکی نوێی هەستیار، قۆناغێک کە ئەو هێزانەی خەونی گۆڕانکاری و دابینکردنی ئایندەیەکی باشتریان بۆ خاک و خەڵکی کوردستان هەیە خستووەتە بەردەم دووڕیانێکەوە کە ئەوانی ژیان بەشداریە لە پرۆسەی سیاسی عێراق بەم هەموو دزی و ساختەچێتیەی کە بەرامبەریان کراوە یان بایکۆتی بەغدا و پەرلەمانەکەی تا 4 ساڵی داهاتوو. بەشێک لە شارەزایانی سیاسی پێیان وایە بایکۆتی پرۆسەی سیاسی و ئەنجومەنی نوێنەران لەلایەن هێزە ناڕازیەکانی هەرێمی کوردستانەوە هێنانەدی ئامانجی ئەو پیلانەیە کە حیزبە ساختەچیەکان دەیانەوێت کە ئەویش دوورخستنەوەی نوێنەرە ڕاستەقینەکانی خەڵکی کوردستانە لە بڕیاری سیاسی و نوێنەرایەتیکردنی خەڵکی کوردستان لە بەغدا و قۆرەخکردنیان لە دەستی چەند گروپ و تاقم و بنەماڵەیەکی سیاسی کە لە ڕابردوودا ئەزمون کراوە و جگە لە عیبە و شکست هیچی تری بۆ خەڵکی کوردستان پێ نەبووە. ئەم بڕیارە بە جۆرێک شەرعیەتدانە بەو ساختەچێتی پارتی و یەکێتی کە هەتا 4 ساڵی دیکە چی دەکەن و چەند ڕێکەوتنی ژێربەژێر دەکەن و چەندی دیکە خاکی کوردستان دەدۆڕێن و چۆن بۆ دەوڵەمەندترکردنی خۆیان و زیادکردنی کۆمپانیەکانیان و برسیکردن و بێکارکردن و بێموچەکردنی خەڵکی کوردستان سازش نامێنەنەیکەن، هێزە ناڕازیەکان ناتوانن دەنگی ناڕزایەتیان بگەێنە ناوەندی بڕیار لە بەغدا. بڕیاری بایکۆتی پرۆسەی سیاسی عێراق لەلایەن هێزە ناڕازیەکانی هەرێمەوە چۆڵکردنی گۆڕەپانە سیاسەکەی بەغدایە بۆ پارتی و یەکێتی و شاگردەکانیان تا بە شەقامی عێراقی و دنیای دەرەوەش بڵێن تەنها ئەوان نوێنەرایەتی ویست و ئیرادە و دەنگی خەڵکی هەرێمی کوردستان دەکەن. لە ئاسی ناوخۆی هێزە ناڕازیەکانیشدا لە ئێستادا دەنگێک هەیە کە لەگەڵ بایکۆتی پرۆسەی سیاسی بەغدا و تەسلیمکردنی کورسی نوێنەرایەتی بە پارتی و یەکێتی نییە و پێی وایە پێویستە ئەو هێزانە بە هاو هەڵوێستی و دروستکردنی بەرەیەکی تۆکمە و خاوەن یەکگوتار و دیدی سیاسی بڕۆنەوە بەغدا و ڕێگە نەدەن پارتی و یەکێتی ئایندەی ئەم میلەتە بکەنە قوربانی حەز و ویست و بەرژەوەندیە شەخسی و حیزبی و بنەماڵەیەکانیان وەک چۆن لە ڕابردوودا و لە غیابی ئەوانی دیکەدا کردویانە. بەشێک لە شرۆفەکارانی سیاسی و تەنانەت لە ئاسی شەقامی کوردی و نوخبەی ڕۆشنبیر و خاوەن قەڵەمی ئەو هێزە ناڕازیانەش پێیان وایە ئەرکی ئێستای بەرەی ناڕازی کە نوێنەرایەتی دەنگی ڕاستەقینەی خەڵک دەکا گەڕانەوەی هیوایە بۆ خەڵکی کوردستان و دوور بکەونەوە لەو گوتار و ڕەفتارە مخابەراتیانەی پارتی و یەکێتی لە ماکینەی ئەعلامیەکانی خۆیانەوە بۆ بڵاوکردنەوەی ڕەشببینی و بێهیوایی خەڵک کاری لەسەر دەکەن. ئەویش گەڕانەوەیە بۆ بەغدا، گەڕانەوەیەک کە بۆ هیچ بڕیار و هەڵوێستێک لە هێزێک نزیک نەبنەوە کە لەسەر پارە و قوتی دزراوی خەڵک دەژی و بە ژمارەی ساختە و دەنگ و ئیرادەی دزراوەوە ڕێی بەغدایان کردووە بەڕێی بازاڕ. چەند ڕۆژی داهاتوو بۆ هێزە ناڕازیەکان و بەرەی دژە ساختە هەستیار و یەکلاکەرەوەیە بە تایبەتی دوای کۆبوونەوەیان لەگەڵ برێدمە گۆرگ نوێنەری تایبەتی سەرۆکی ئەمریکا و گەیاندنی نیگەرانیەکانیان بەو وڵاتە. ئایا ئەم هێزانە دەگەڕێنەوە بۆ بەغدا و بەشداری کارای پرۆسەی سیاسی و پەرلەمانی دەبن و بەشداری لە گفتوگۆکانی پێگەنانی کابینەی نوێ دەکەن یان دەچنە ژێرباری پیلانی بایکۆت کە پارتی و یەکێتی تەڕویجی بۆ دەکەن و لە ناوەڕۆکدا هیچی کەمتر نییە لە پیلانی ساختەکاری هەڵبژاردن و دزینی دەنگی ئەم هێزانە.